بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزداین. لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک کەمال مەحێدین، پارێزەر و هەروەها ئەندامێکی چالاکی پێشووی پارتی دیموکراتی کوردستان و ئێستاش لە ناوێچێتی نیشتیمانی کوردستان و هەروەها هاوڕێیەکی نزیکی خوا لێ خۆش بوو مام جەلال. کاک کەمال بەخێر بیتەوە بۆ بەرنامەکەمان. باستانەکەم میوەش بەخێربێنەوە. ئێمە باسی کۆمەڵێ بابەتمان کرد لە شەستەکانە. تۆ باسی ئەوت کرد کە مەکتەبی سیاسی بەرەو ئێران ڕۆیشتن. باشە جەنابێ بۆ لەگەڵیان نەڕۆشتی؟ من هەرکە بڕیاری لژنەی مەرکەزی لە ماوەت بەڵێ بڕیار درا کە ببم بە ئەندامی لژنەی مەرکەزی بەڵێ و لە عینی بڕیار ئەمن بووم بە مەسئولی تەنزیماتی نهێنی لە هەولێر تا ئەو ڕۆژێ عەبدولسەلام عاریف مرد. باشە لە بیدایەتی 66. باشە مامۆستا ئەو کاتە بڵێن باڵی مەلای و جەلالی هەر یەکە و خراپیان هەبوو. باشە وەزێکی خراپیان هەبوو، بەڵام هەر کەسە و لە ڕێگەی خۆیەوە تەنزیمی خۆی هەبوو. بەڵێ ینی بەجیا. بەڵێ ئێمە لێرە ئەندامانی لەقی ئێرە من مەسئول بووم، برادێکمان هەبوو ناوی ئازاد بوو، سید مەجید بوو، لەگەر برادێکی دیکە ناوی ئەحمەد بوو. ئێمە ئیشوکاری خۆمانە کرد و من دەچووم کۆبوونەوەکانم دەکرد بە پێ. کاک شێخ لەتیفیش لێرە بوو، ئەندامی لژنەی ناوچە بوو، ئەو هاتوچووی بە من دەکرد لەگەر پیاوێکی وڵا پیاو ناو یعنی کوڕێکی گەنج بوو، ئێستا پێی دەرێن شێخ ڕەشید. شێخ ڕەشید کوڕی شێخ کاکەی هەولێر. باشە مامۆستاوە کەی ساڵی چەند بوو، مانگی چەند بوو کە گیرایت؟ بۆچی گیرایت؟ بۆچی لەلایەن باڵی مەلایەکانەوە گیرایت؟ کە هاتمە هەولێر منیان برد بۆ ماڵی هونەر، پۆلیسی گومرگ بوو، ئەندامی حیزب بوو، ماڕەکەی لە قەڵاتی بوو. تقریبان خۆی و ژنەکەی منداڕێکی ساوایان هەبوو. لە قاتی سەرەوەی خانۆکە بووین بەرامبەر مەحکەمە لە قەڵاتێ مختفی بوو. تقریبان مانگونی وەک دوو مانجی پێچوو ڕۆژێک ژنەکەی دەچی بە هونەر دەری هونەر دووسێ ژن هاتوونەتە مارمان، ئەڵێن شەو خەڵق هاتوچووی و دیار میێوانتان هەیە شتە تا ئیزدیحام هەیە، لەبەرەوە وازانم هەستێکیان کردێت چووکە ماڕەکەش بەرامبەر مزگەوتێ بوو دەرگەی. حاصل لێچنە ئەو ڕێیەی کە ماڕەکە بگوازینەوە، ماڕەکەیان لژنەی ناوچە ماڕەکەیان گواستەوە. چاودێری یەکرانی ئەو ماڵە لەلایەن بڵێن باڵەکەی ترەوە یا ئەمن یاخود بەتایبەتی هی پارتی شتیش نییە، ڕەنگە خەڵقی سادە پرسی بیتی. باشە ئەگەر ئێمە باسی گرتنەکەکەین بۆی ئێمە بتوانین زۆرترین کاتەکەمان کە هاتمە کە قەراریاندا من نەقلکەن بۆ شوێنەتر، وتمان ڕۆژی جمعە خەڵقی هەولێر هەموو دەچێتە نوێش، کەس لە دەرەوە نییە. ئەمن نەچم لە ماڵی دوکانی حەمید خۆشەوی لە جادەی بن قەڵاتێ دانیشتم، دوو کەس بێ و لەگەری دەچم بۆ ماڕەکە. کاکە کاوە ئەمن دانیشتم، حەمید بە خێرات چنکی باشی کردم، حەمید نەیدەزانی مۆزۆ چییە. من چاوەڕوانی ئەوم کرد کە ئەوان بێن لەگەریان بڕۆم، کاکە مەفرزەیە کات بە پیکەپێک و بە جیبەچی 6 کەسی لاتە خوارە بچەکەەوە من یاڕاتشا بەلێدان و جنێودان و ئەولا ولاو. ئەدناسین مامۆسا؟ دوای ناسی من. دوای مەفرەزەکە کوڕی برایمەفەندی مەسئولی مەفرەزەکە بوو، ناوی فەرهاد بوو، بە زۆر بە چارتەکی بنیان خستە ناو. باش ئەوانە بە ئەمری حیزب هاتبوو تۆیان گرت؟ ئەمجا بۆ باسەکەم چۆن بە ئەمری حیزب بوو. منیان برد بۆ گۆمەسپان. لە گۆمەسپان مەقەڕی برایمەفەندی لێ بوو. برایمەفەندی مەسئولی لقی پێشمەرگەی ماڕی مەلا مستەفا بوو. منیان لێوێ دانا، من گلەیم لێ کرد، وتم برایمەفەندی ینی زۆر جێگای دڵتەنجێ و جێگای ناخۆشیە ئێوە بە وەزمە منتانێنە ئێرە، تۆ کە ڕات کرد هاتی ماڵی ئێمە من تۆم نەناردە بێت دواتە بوویتە پێشمەرگە من خزمەتم نەکردی، شەوک لە ماڵی ئێمە نەمایتەوە. وتی مامۆستا کەمال چی دەڵێ حەقی تۆیە؟ بەڵام مەلا مستەفا ئەمری کردیە بیگرن و بێنن بۆ لە
تۆ چەند نەمایتەوە لە بڵێ من لە سزن تقریبا 6 مانگ شتێک مامەوە 6 مانگ منیان بردەڕانی لە سزنی ئینفرادی حەبس پارتی کۆنگرە بوو یا کۆنفرەنس بوو بەستی کاک عسمەت شەریف و کاک کەمال فوادیش هاتبوون داوەت کرابوون هەردووکیان چوو بوونە لای مەلا مستەفا بەڕەحمەت بێ گوتبوویان کەمال محێدین ئەندامی سکرتێریەتی یەکێتی قوتابیانی گشتی عێراقا ئەگەر بەری نەدەن و شتێکی لێ بێ دەبێتە زەزەیەکی گەورە و شوێەکان هەموو زوتمان دەبن و واکەن و واکەن و دوایە کەمال خزمی زۆرەوە ئەو خەڵقا هەمووی لێمان دوور دەکەونەوە و مەلا مستەفا ئەسمەت وتوی من دەبم بە کەفیلی بە کەفالەتی ئەسمەت شەریف و کاکەمالی منیان بەردا سەعات 12 و 20 دقەی شەو هاتن مەفرەزەیەک منیان برد بۆ مەقەڕی کۆنفرەنسەکە دیم هەموویان دانیشتونە و هەناری دەخۆن و قسە دەکەن و هیچیان نیانوێرە سەلامم لێ بکەن مع العلم هەمووشیانم دەناسی هیوا بوو من مەسئولی بووم هیوا بوو پێکەوە لە لەژنە بوون کەس خۆی لە من نەگەیان باش مامۆستا کەواتە تۆ بەرەبیت و ئازا دەکەی بەڵام دیسانەوە تیاڵەچیتەوە هاتمەوە شوێک لە کۆیە بوون لە مارەوە ڕۆژی دوم چوومەوە هەولێرەتی سانشینی اختیفام کرد چوومە مارێ ئەحمەد ڕشوانی خۆی و دایکی بوون مامەوە لەوێ هەتا ئیشوکاری حیزبم دەکرد شەو دەهاتمە دەرەوە بەپێ باز جار وەکو گوتم ئەو شەڕەشی لە پیاوێکی زۆر محتەرم و باش ئیشەکانی ئەوە چی بوو مامۆستا ئێوە چی کۆبوونەوەی کاری چالاکی وشی عسکەریتان نەکرد نەخێر نەتانە عادی من نەبوو عادیەوە بەڵام ئیشی تەنزیماتی مامۆستایان قوتابیان جوتیاران ئافرەتان شانەی ڕئیسیمان هەبوو من کە دەچووم بەشی زۆریان نەمان دێش بزانن من چێم شویش من بە پێداهاتم دەچم زۆر احتیاج بوو ڕانک و چۆڵەم لەبەر بوو ئەو ڕۆژی تەفتیش و توش بکرابە لەگەر ئەحمەد عوسمانی سواری پاسیکلەکە دەبوون لە پشتی دەچوین دارەتوی سێ چار خانووی ئەوە بوو ڕژویان دەکرد خەڵوزیان دەکرد لەوێ دەماینەوە ئێوارە داهاتین باشە مامۆستا لەسەر تا عەبدولسەلام مرد باشە کە عەبدولسەلام مرد ئەوجا لەو بەینەی ناو بەناو مەلا عەوڵاش دەها لەگەر من لە ژوورەکە بە اختیفا دەماوە ئەو ئیشوکاری پێشمەرگە و شتیوای دەکرد بەڵام من لێ من دەپرسی باشە دوای عەبدولسەلام لە تەیارە بەر بووە بە 66 مفاوەزە دەستی پێکرد منیان نەقل کردە بەغدا باش بوومە مەسئولی بەغدا و ئەندامی لژنەی مرکزی لەوێ مامەوە تقریبا لە 67 تاوانی باڵی جەلالیەکان بەڵێ لە 67 لژنەی مرکزی کۆبوونەوە لەوێ منیان تەرشە کرد ببم بە ئەندامی مەکتەبی سیاسی باڵی مەکتەبی سیاسی 39 سال لە بەغدا بوومە لەگەر ناسری دۆست بوومە لەگەر باسی دۆست بوومە لەگەر وڵاتی دیموکراتی دۆست بوومە لەگەر شیعەت دۆست بوومە من کە چوومە بەغدا ئەوەل جار مەجموعە تەڵەبەکەی کە پەیوەندیم لەگەرکردن و دۆستایەتیم لەگەر پیاکردن دیموکرات خوازی شیعی شیع بوو شیوعی شیع بوو لەناو شیوعی گەلک زۆر بوو یعنی تقریبا چوار ئەندامی مەکتەبی سیاسی حزبی شیوعی عێراقی شیع بوو مامەوە تاوەکوونێ تقریبا کە عەبدولسەلام مرد و مفاوەزە دەستی پێکرد لەگەر عەبدوڕەحمان عارف مام جەلال وان لە بەغدا نەبوون چونکە مام جەلال وان لە دۆڵەڕەقە ڕایان کرد باشە جا من ویستمە و پرسیارە لێ بکەم کێ پەیوەندی نێوان مام جەلال و حکوومەتی ڕێخست ئەمە کێم پەیوەندی دروست ئەمە دووسێ کەس پیاوێک هەبوو کە داوی کاک محەممەد بوو پیان دەگو مەم شاعیر بوو خەڵقی شەقلاوە بوو لا هەولێر داهێنیشت پیاوێکی زۆر بەڕێز و محتەرم و دڵسۆز و کوتپەروەر یەک دوو دۆستی دیکەی هەبوو کەمال عوسمان و لەگەر دکتۆر سالم حەیدەری ئەوانە سالم حەیدەری لە زووەوە عێلاقی هەبوو لەگەر عەبدوڕەحمان عارف عێلاقی شەخسی دکتۆر بوو لەگەر محەممەد مەولود کە پێیان دەگۆ مەم لە قەبی کاتب بوو شاعیر بیستوتە حتمما لەگەر کاک عەبدوڵڵاکانی مارانی سالم حەیدەری دەیانباتە لای عەبدوڕەحمان عارف چاک و چوونی و پیرۆزبایی لێکەن و ئەولاەوە دوایە محەممەد مەولود پیاژ زۆر عاقڵ دەبی کە دێنە دەرێ خواحافیزی دەکەن عینەکەکەی خۆی بەجێ دێلی لەسەر مێزەکەی عەبدوڕەحمان عارف کە دێنە دەرێ وڵات دکتۆر من عینەکەکەم لە بیر چوو دەستەوە لای عەبدوڕەحمان عارف ئەڵێ جەناب ئێمە هاتووینە
تامی زاری تۆ بزانین چ دەکەن چ ناکەن لەگەر کورد لێی پرسی و توی تۆ ڕێیچی وتی من ڕێمە ئەوەیە ئێوە بچن لەگەر جەماعەتی مام جەلال مفاوزە بکەن جەماعەتێکی مەفتوحن ئینسانی سیاسینە مەسلحەتی عێراقیان دەوێت مەسلحەتی کوردیان دەوێت شەڕ و شەر ڕادەوەستێ و مەشاکل نامێن بڵێ من تۆم وەچی کردە وەچی لە خۆم بۆ ئەو بەڵێ وڵا ڕەسەن دەنێرن بۆ سلێمانی بەڵێ جا لێرە کە مام جەلال وان ڕیان کرد لە دۆڵەڕەقا کاک حلمی نەقل کرا دایان نابچێت تەنزیماتی بەغدا بکە بەڵێ مام جەلال و کاک عومەریش تەنزیماتی سلێمانی بکەن لەگەر هەولێر لە ماری حەمێ حاجتاری مختفی بوون لە ژێر زەمینە بە بۆڕی هەناسیان وەردەگرت دار و بەرد لە سلەیمانی جەماعەتی مەلا مستەفا بوو هەر کەسی بیزانێ بە ئەوانە مارەکەشیان وێرانێت لەبێ محەممەد مەولود وان کاک حلمی دەدۆزنەوە سێ لەگەر دەکەن کاک حلمی دەرێ بەدەست منێ بەدەست حیزبە دەبێ بچنە سلەیمانی لە ڕێگای کاک ئەحمەد حاجتاری مام جەلال ببینن پێ برێن مام جەلال بێتە بەغدا لای زابتێک ناوی سەلیمە سالمە دێنێرنە وێندرێ کابرای چەرمەگا بەڵێ حاجبراهیمی چەرمەگا ڕۆستەمی برای لەگەر ئێمە بوو ڕۆستەم برای حاجبراهیمی دۆستی ئێمە بوو کە ئەو زابتش ئەوان دەناسی دەرێ ئەوە غەمی من بێت سبینە خەبەر دەدەمەوە ڕۆستەم دەچێتە لای کاکە ئەحمەد دەریشتێکی وا هەیە دەرێ ئیمڕۆ ئێوارە من بۆ جێبەجێکم سبینە خەبەر دەدەمێت تۆمە لە مارێک کاکە حەمەشن وڵا پێ دەرێ ئەڵێ زابتەکە بابێتە مارێک تۆ لە دەرەوە دابنێ ئەمە دەیبینین و ئەمە سبینە دەچینە بە وڵا سبینێ لەگەر کابرا مام جەلال ئێستا بەخت باشە مامۆستا ئەو ڕێکەوتنە لەسەر ئاساسێک بوو ینی خۆ تەسلیمکردن بوو ڕێکەوت یەک دنیا مەتالیبیان بۆ تحقیق کردی بەڵێ وەکوچی دهۆک بوو بە محافظە ئێوە 69 بوو مامۆستا نەخێر 69 نەبوو لە بەوەی عەبدوڕەحمان عارف بوو عەبدوڕەحمان عارف بوو دراسی کوردی مجمەعی علمی هەموو ئەوەکانیان بەردا مۆزەفەکانیان گەڕاندەوە جامیعەی سلەیمانیە کۆمەڕێکشت من لامە هەموو دەتوان بدە یەک دنیا شتمان وەرگرت نیسبەت قیاز نەدەکرا لەگەر مۆزوعی عەبدوسەلامە بەس مامۆستا زۆربەی ئەوانیان خستە تەقریبن نزیشی بڵێن 11 ئازار و ئەوانە خۆ لە 66 یەکسەر نیان کرد نانال ئاخر ئێمە زۆری خایان زۆری خایان تا ڕێککەوتن و چەندجار مفاوزە کرا و هاتن و چوون و تقریبا ئێمە لە 67ەوە دەستی پێکرد تا تاوەکو 69 ئێمە گەرمەی شەڕ بوو لە بینێ ئێمە و جەماعەتی جەنابی مەلا مستەفا دوایە لە ژێرەوەش بەعسیەکان لەگەر مەلا مستەفا وان مفاوزەیان بەس دەمانزانی باشە مامۆستا پرسیارێکی مێژووی هەیە لێرەیە ئێوە هەموو خەڵکی خوێنەوار بوون و خەڵکی مسەقەف و باڵی مەکتەبی سیاسی حیزبەکە ئەمانە ئێوە بۆ چەکتان هەڵکرد ینی بۆ کاری سیاسیتان نەکرد بۆ ینی وەکو حیزبی شتام کردایە چەکتان هەڵ نەگرتایە نەتان نەتوانی ئێمە ئاخر وەزعەکە چۆنە کاکەکاوە ئێمە کە پێشمەرەکان 500 پێشمەرگەمان لەگەر جەماعەتێکی مەکتەبی سیاسی لژنە مەرکەزی چوونە مەهاباد چوونە ئێران هەمەدان لە هەمەدانمانەوە تاوەکوێ دوای ڕێککەوتن و مەلا مستەفاش موافقی کرد و برادران گەڕانەوە پێشمەرگەکانمانەوە و تەوزیع کران کاک کەمال موفتی کردیانە ئامیر هێز عەلی ئەسکەریان کردە عوزوی مەکتەبی ئەسکەری برادرانی پێشمەرگەکانیان تەعیین کرد پێشمەرگەکان هەرما بوونەوە دوایە کە وەزعەکە تێک چوو پێشمەرگەکان وردە وردێ ئیلتیحاقیان کردەوە بە ئێمە هەندێکیان ئەو پێشمەرگانە مانەوە ئێمە لە بەکرەجۆ مەقەرمان کردەوە بۆ پێشمەرگە بۆ خۆ پاراستنی خۆمان لەبەر ئەوە ماینەوە ئێمە کە ماینەوە برادرانمان هەندێکیان هاتنە هەولێر هەندێک چوونە کەرکووک هەندێک چوونە بادینە حتا لە دۆچی جێمە تەنزیماتی ئەسکەری و تەنزیماتی باشە مامۆستایە خۆتان بە جیا شەڕتان نەکرد لەگەڵ جەماعەتی مەلایەکان یا لەگەڵ حکوومەت ئێمە قەطعەن لەگەر عەسکەر و لەگەر حکوومەتە شەڕمان لەگەر مەلا مستەفا نەکردووە و ئێمە لە هیچ شوێنێکە هجوممان نەکرد و تە سەرماری مەلا مستەفا ئەگەر ئەوان هجومیان نەکرد بێت ئێمە قەطعەن دەست پێشخەریمان نەکردووە ئێمە لە بەغدا نزالی سیاسیمان دەکرد دووجار هەوڵی کوشتنی کاک برایمیاندا دووجار هەوڵی کوشتنی منیاندا مەلایەکان کاک عاریف دەزانێ وەلی
کاغادی خۆی کوڕێکی باش بوو من دائما دەمدیت و هاتوچوون دەکرد و عارف تەیفور بەڵام وایە شەکەوا بوو پیاوی خراپ زۆر بوو کاوە خەڵق دەیویست لە پێناو ئەوە خۆی لە مەڵام مستەفا نزیک کاتەوە و دەرەجەیەک پلەیەک پایەک وەربگرێ زدی ئێمەش توش نایەتە بوو لەگەر ئێمە ئەی مامۆسایەوە ئەو کاتە لە بەغا ڕۆژنامەی نورتان دەرەکرد و ڕۆژنامەی ڕزگاری و ئەوانە من مەسئولی من ئەندامی مەکتەبی سیاسی بووم لە بەغدا مەسئولی تەنزیماتی بەغدا بووم یەکەم ناویش بووم لە صاحبی امتیازی جەریدەی نور من بووم محامی کەمال محەدین محامی عمر مصطفى بۆچی ناوی تۆ لە پێش کاومەر ئەو لەوێ نووسیبە چونکە من لە خلالی مفاوەزاتی خۆمان لەگەر باسیەکان لەگەر عەبدوڵڵا سلومە و عەبدولخالق سامەڕایی بەشی زۆری دانیشتەکان من دەچووم و ڕێکم دەخست یعنی من ئاشنا بووم لە ناوان لەناو مەسەنجێکی چووکا عمر لە حیزب لە پێش من بوو ئەی مامۆستا باسیەوە کرێکاڵێن ڕاستە هەندێک شتی فکریتیا بۆ ڕۆژنامەیە بەڵام بەڵێن زۆر هجومی خراپ و قسەی خراپ و ئەوانیان بۆ سەر باڵی مەکتەبی پارتی بڵێن بۆ سەمەلا مستەفا و بۆ سەر جەماعەت سیاسەتی جەریدەکە سیاسەتی جەریدەکە سیاسەتێکی چەپڕەوانە بوو و سیاسەتێک بوو تونندڕەوانە نەبوو مامۆسا تونندڕەوانەش نەبوو نەختێ لەسەر خەتی رووسیا و چین بوو لەسەر خەتی چین بوو چونکە ئێمە مەکتەبەیەکی فکری جەدیدمان کردەوە ملحقی ئێمە بوو شەها بووان لەوێ دەرێ ئیشیان دەکرد بەشی زۆری مەقالەکان لەسەر حرەکاتی شعوب بوو لەسەر سەلام بوو لەسەر جەبهەی تەحریری ئێریتریا بوو جەبهەی جنبوشی ئێرانی بوو ئەوانە ئێمە ئێعتیباریشمان دەکرد جناحی ئەو لای جناحێکی تەقەدومی وەتەنی نین یعنی قسەکەش ناشرنە ئێمە وامان تەسەوور دەکرد ئەمان جناحێکی ڕەجعی لەسەرەوە بوو کە وتارە هەندێک وتاری بەڵام بەشی زۆری وتارەکان کاک حلمی و مام جەلال و کاک برایم تەصحیحیان دەکرد هەیئەی تەحریر ئێمە بووین ئێمە دەبان نووسی چێ زیاتر شتیان نووسی مامۆستا مام جەلال و کاک برایم و کاک حلمی و من و محەممەد حەسەن برزۆ برادێکی ئەی کاک نەوشیروان کاک نەوشیروان کەم لە ڕزگاری زیاتر کاک نەوشیروان ئەو وەختی ئەندامی لقی سلەیمانی بوو کاکە حەمەی حاجیتاری مەسئولیان بوو بەڵێ باشە مامۆستا ئەگە باسی کە لە دوای کوشتنی عەبدولسەلامەوە ئەوجا ئێمە هاتینەوە نالێم ئەوها ئێمە لەگەر عەبدوڕەحمان عارفا ڕێککەوتین و تەعاونمان کرد و ئیشمان دەکرد و دوایە عەبدوڕەحمان بەزازیان لادا کە ڕەئیس وزەرا بوو زۆر دۆستی ئێمە و عەبدوڕەحمان بەزاز پیاوێکی قەومی عەرەبی بوو معتەدیل بوو پیاوێکی ئیسلام بوو عێلاقی نەبوو بە ئەحزابی ئیسلامی عێراقیەوە عەمیدی کولیە حقوقیش بوو منیشی باش دەناسی مام جەلالیشی باش دەناسی پیاوێکی باش بوو دوای عەسکەریەکان شەوێک عەبدولسەلام وتی هەتا یەک چەکدار لە شاخەکانی کوردستان مابێ قەزیەی کورد حەل نابێت دەبێ ئێمە قەنەعەتیان پێ بکەین کە هەمویان بێنەوە و لەگەر ئێمە وەکو یەک بژیین و عەسکەریش دەبێ بچێتەوە سەکەناتی خۆی کە وای وت عەسکەریەکان هەستان زڵدی چونە تەلای عەبدوڕەحمان عارف وتی ئەوە واکە ئەگەر لای نەدەی ئێمە تەحمل ناکەن ئەویان نات کردە ڕئیس بەس مامۆستایەوە دۆستایەتیتان لەگەڵەوانەیە هەبوو بەڵام بەعسیەکان هیچ پرسوڕایشیان بەیەوە نەکرد کاتی انقلابیان کرد ساڵی 60 ئەوش بۆ باس کاکە کاوە ئەو مام جەلالە داینەموو کە دەهاتە بەغدا شەو و ڕۆژ خەڵقی دەدی حزبی شیوعی حزبی شاب حزبی وطنی جمهوری حزبی وطنی دموکراتی حزبی بعث حزبی حرەکەی ئیشتراکی عەرەبی لە ناویان بۆ حرەکەی ئیشتراکی عەرەبی بەیانی ڕسمیان دەرکرد ئیعتراف بە حەقی تەقریری مەسیری میلەتی کورد وطنی دموکراتی تا حەدێکی زۆر شیوعیەکان تا حەدێکی زۆر ئەو وەختی لەبەر ئەوە مام جەلال دائیمە خەریکی ئەوە بوو فکرەیەک پیا بوو کە ئینقلاب دەکرێت لەسەر عەبدوڕەحمان عارف زابتەکان تاری یحیا و سەعید سلێبی وان ئەوانە کۆمەڵک زابتی خەرچی ڕەمادینە و ئەوانەنە عەبدوڕەحمان عارف دەبینی پیاوێکی زەعیفە چونکە کە عەبدولسەلام مرد خلاف پیا بوو لە بینی تاری یحیا و سەعید سلێبی دەیانی سەعید سلێبی بوێت ئاخیری ڕێک نەکەوتن ناچار عەبدوڕەحمان عارفیاندانە وەلو بە ڕێی هەموو زابتەکان پیاوێکی زەعیف بوو باشە بەزە هەموو پەیوەندی مام جەلال بەڵام ئێوە ئاگاتان لە ئینقلابەکە نەبوو گوێ بەڵێ
دەزاندرا حرەکەیەکی محاوەرەی حرەکەیەکی انقلابی سنی زوباتی ڕەمادی سەر عەبدوڕەحمان عارف لەلایەکی تریش حرەکەی اشتراکی عەرەبی لەگەر باسیەکان لەگەر ناسریەکان جم و جۆریان هەبوو مام جەلال عێلاقەی هەبوو لەگەریان لەگەروان هەرسێ لایەن ڕێک کەوتبوون کە بەبێ ئاگاداری یەکتر هیچ شتێک نەکە باشە لە پرێکا باسیەکان انقلاب کرا ئێمە نەمەنزان ئەبەت ئێمە لەگەر باسیەکان زۆر تێکەڵ بوو ئێمە باسیەکان وەزیان خراپ بوو ئێمە پارەمان دەدانێت عەبدوڵڵا سەلوون سارێکی هەبوو کاک حەمەدەمین فەرەج هەموو جارێک زابط بوو بنزینی بوو سارێکی تێدەکرد عێلاقەمان زۆر بەقووەت بوو لەگەر باسیەکان لە پرێکا هەفتەی حوزەیران خەڵخەڵ دەچوو سبنەی انقلاب ئێوەش ئاگاتان لێ ئاگامان لێ باش ئێمە کۆبووینەوە لە مارێک کاک برایم قەراریاندا من و حەمەدەمین فەرەج کاک حەمەدەمین فەرەج یادی بەخێر بیمرد ئەندامی لەژنە مەرکەزی بوو تیان تۆ کاک حەمەدەمین بچنە لای منزیر عەلێم ئەندامی مەکتەبی سیاسی یعنی عێلاقاتی سیاسی حزبی بەعز بوو لەگەر ئێمە جا زۆر باشە مامۆستا قسەکە لەبیر نەچێتەوە حەزەکەی پشوویەگەین بۆی کاتەکەمان دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەم وەرەدەین لەگەڵ کاکەمال محەیەدین هاوڕێی نزیکی مام جەلال کاکەمال باسی ئەو ئینقلابی بەعسیەکانمان کرد تۆ تێمە ئاگامان لێ نەبوو چوین قسەیان لەگەڵا بکەین و بزانین بۆچی پرسیان پێ نەکردون بەڵام زۆر کەسیش خۆی کردووە بە خاوەنی ئەو بڵێن ئینقلاب من بۆ دواز دەکەم مامۆستا ئێمەش عێلاقێکی ئۆتۆمان نییە وابێ بەڵام دەبێت ڕاستێکە بوترێ باشە ڕاستیەکە چییە ڕاستیەکان نەبن بەڵێ کە ئێمە سبینێ هەرسانی ئینقلابە عسکەر دووبارە عسکەرێکی تر هاتوونەتە سەر حکوم عەبدوڕەزاق نایف مدیری استخباراتی عەبدوڕەحمان عارف بەڵێ مساعدەکەی ڕائید کەریم بوو زۆر دۆستی مام جەلال بوو بەڵێ سبینێ ناوی عەبدوڕەزاق نایف هاتوو ئەحمەد حەسەن بەکوور ئەوە لە بۆ ئێوارە ئێمە کۆبووینەوە لە مارێ مامۆستا برایمی مەکتەبی سیاسی قەرارماندا کە بچین لە باسیەکان پرسیین بۆ بەبێ ئێمە ئەو شتیان کردووە بۆ سبینێ من و کاک حەمەدەمین فەرەجیاندانا ئێوارە چوینەوە لای منزیر عەلێم لە مەکتەبەکەی خۆی بەرامبەر هەیکەلەکەی ڕەسافی لە بەغدا چاکوچوونێکی گەرم و یەکاک منزیر ئێوە حەبوو وەزیر و ئەحمەد حەسەن بەکر ڕەئیس جەمهور و ئەمە وتی وەڵڵا وبیللا وتەڵڵا ئێمە یەک زەرڕە ئاگامان لێ نەبوو هەتا سەعات 12:30 شەو 12:30 شەو تەلەفۆنیان بۆ ئەحمەد حەسەن بەکر کردووە وتویان سەعات 3 ئێمە حرەکەیەکی ئینقلابیمان هەیە حەف ناومان بدەنێ یعنی ئەحمەد حەسەن بەکریش ئاگای لێ نەبوو کەس ئاگای لێ نەبوو بەسەری تۆ ئەمە قسەی منزیرە و دوایش حەقیقەتەکان هەمووی دەرکەوتن حەف ناومان بدەنێ بۆ وەزارەت و ئەحمەد حەسەن بەکر دادەنێن بە ڕەئیس جەمهور و تعاون دەکەی پێکەوە ڕەئسەن تەلەفۆن ئەکان ناکە حەف ناویان دەدەنێ و سبینی ئەعلانەکەی و خەلاص و بڕا ئەوان ڕێککەوتن چی ئەوە دەکا ئێمە دیسان نازانین پیاوێک هەبوو کاک محەممەد عەلی مستەفا خەڵقی خانەقی خەڵقی قەرەداغا مامۆستای فیزیا و ڕێاضیاتە لە بەغدا کردیان بە مندیر مەعاریفی بەغدا لەگەر ناسرحانی زۆر ڕەفیقن ئەو ناسرحانیە پیاوی ئەمریکیەکان بوو ئەو ئینقلاب بوو ئەم بەزم و ڕەزمە ئەوان ڕێکیان تێگەشتی تقریبا هەموو 2 هەفتە جارێک 3 هەفتە جارێک کاک محەممەد عەلی مستەفا داوەتی ئێمەی دەکرد زۆر لەگەر مامۆستا برایم بەڕەحمەت بە زۆر ڕەفیقی بوو مام جەلال زۆر خۆش دەویست ئێوارەیەک مامۆستا برایم وتی ئێمە لەگەر ئەم حکوومەتە مەشاکیلە و بەعزەش ناگاتە نەتیجە و نازانین چ بکەن کاک محەممەد عەلی مستەفا وتی ئێوە خۆتان ماندوو مەکەن چیتان ویست مام جەلال پێم برێ من بە ناسرحانی دەرێم و ئۆکەی شتێک دوا ناکەین طبعا ئاخری ناسرحانیان کوشت چونکە ناسرحانی دەیزانی ئەو هەموو تەرتیباتی ئەمریکیەکانە و دوای هاتنە سەر حکم و ئیشەکان بڕێوە بردوو هەفتەی مانگ کردیان 30 مانگ ئێوارە ئەمن لە بەغدا وەلو مەسئولی تەنزیمات بووم ئیشوکاری عەلەنیشم دەکرد محلێکم کردبوو بە ناوی مەحامی کەمال محەدین خەڵقی کوردەواری هەمووی داهات
بۆ عسکەری دامەزان بۆ شوتە دامەزان بۆ وەزیفە دامەزان بۆ مستەشفا بۆ بریندارەکان عەبدوڕەحمان ڕووتە و مەلا ڕەقیب یوسف و مەلا ناسی یارمەتی منیان دەدا مەلا ناسی هەم کردبووە مەسئولی ژنان ئیشوکاری ژنان ڕووتەشم کردەوە مەسئولی ئەو قسە بۆ بجێڕمەوە مام کاک ڕووتە خزمیشمە چوو بە مامۆستا برامی وت ئەو کەمال محێدینە خزمیشمە زۆر بێعەقڵە ئیزا منی کردوتە مەسئولی ژنان ئەم چ لە ئیشوکە ئەی پیاوە من چ لەوە دەزانم مەلا نەزانم دەرکەوت ئەو حەزی لەولا بۆ ئەو حەزی لەولا حەزی لە ئەوەی ژنەکان بوو بە مامۆستا برامی وت مامۆستا تۆ نازانی قەی ناکەم من خۆ ڕووتەم زۆر خۆش دەوێت گەلک ڕێزم لێ یعنی کوڕی خاڵی داکمە وتم بەڵام مەسەلەکە وایە وتی کەمال جێمە دەهێشی خۆت بکە لەوێ ئیشوکارەکانمان دەکرد کاک حەمەدی میفەرەت سەعات 4:30 بوو من 4 دەچووم دەوامم دەکرد لەوێ هەتا شەوش دەچوونە ماڕ مامۆستا برایم مەکتەبی سیاسی دائیمە لە ماڕەوان شوێ دانیشت طبعا مەشروب شت نەبوو قومار شت نەبوو هەر ئیشوکاری حیزب و سیاست و چێەوە چێ هاتووە چێ نایەوە کاک حەمەدی من هاتم گوتی کەمال ئیشت هەیە چ دەکەی وتمەڵی هیچ من وتی با بڕۆینە لای مامۆستا برایم چون ئێوارە بۆ ئێمە ئێوارەی وان نەدەچوین لای کاکبێن تا شەودرا دەوری پاشبانجی چوین لێرە گوتم چییە وتی وەزع زۆر خراپە حەماد شەهاب ڕەفیقیتی ڕەفیقی شەخسی جنێو پێک دەدەن پێکەوە سوحبەتیان زۆرە وتی هەتا ساعت 3 لای شەهاب بوومە حەماد شەهاب دەرێ سبەینی ئێمە دێن لەسەر حکوم دەکەن ناکەن باسیەکان بەڵێ یعنی مامۆستا لە حەڤەی مانگە یەکسەر باسیەکان نادنە سەر نەخێر عەبدوڕەزاق نایف بەڵێ بۆت باس بکەم ئەوە خەڵقەکە نایزانێ ئەوە ئێستا وەتبان کتێبەکەی دەرکردووە باسی شت باس دەکات وەتبان من لە چەند جێب ئەوەم باسی کردیە مانجی پێش کتێبەکەیان بۆی کاک برایم وتی سبەینێ زوو من و کاک عومەر زەمبابە دیسان بچینە لای ئەنوەر حەدیسی ئەنوەر حەدیسیش ئەمین عامی مەجلیسی وەزەرا بوو چوین لەگەری شخصەمان گوتی وەڵی ئێمە هیچمان نەکردووە ئێستا لەمەوە دوای ئێمە توانیمانە بێنە سەر حکم و شەکە بڕایەوە ئێستاکانە ئێمە حاکمین کەواتە مامۆستا ئەوەی ئینقلابێکی سپی بۆ ئەوان کردی هیچ ئەوەیان بەڵێ مەبەستیانی سیمان کە بەڵێ سەدام تەلەفۆن بۆ وەتمانەکە ئەڵێ وەرە لام دەچنە مەجلیسی وزەرا لای ئەحمەد حەسەن بەکر برای سەدام ئەوەی وەزیری داخلی و مدیری مخابرات بوو دەچنە لای ئەحمەد حەسەن بەکر عەبدوڕەزاق نایفی لایە سەدام تێدەگەینی دەرێ منیش دەچم بە حکمی ئیشوکار لای ئەحمەد حەسەن بەکر من لەوێ دائەنیشتم کە من هاتمە دەرێ ئێوە هەر پێنجتان بچون عەبدوڕەزاق نایف ڕاکێشن بیبەنە ژوورێک و حەبسی فعلا بە وجودی ئەحمەد حەسەن بەکر بێەوە شەرمی لێ بکەن ئەوە ڕێیس جەمهورە ئەو ڕێیس وزەرایە وڵاتی بنە ژووری و حەبسی دەکەن و سواری تیاری دەکەن و دەنێرنە توچ ئیشەکە دەبێت ینی بەو شێوێ ئەوان دەستیان کرد بەسەر بە هاسانی تەسفیان کردووە هەموو خەڵقەکە و دەستیان کرد بە تەعیناتی خۆیان و جا مامۆستاگە کورتی کەینەوە کەواتە بەعسیەکان لە 30 تەمموزە سەیتەریان کرد نەک لە حەڤە نەخێر بەڵێ یەک کەس ئەوەی غەیری ئەو قسە دەکە ڕاست ناکە چونکە منزیر ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی باسی عەرەبی اشتراکی بوو دوای عەبدوڵڵا سەلومان دی دوای عەبدولخالق دوای فڵان ئیشەکە ئاشکرا بوو ئێستا هەیە ئەلاوی بازار قسەکە وەڵام من بە دەمانچە چوومە فڵانجێ ئەویدی ڕاست ناکە کابرا سەحافە کە ئەگایان لێ نەبووە سەدام وەتبان لەگەر دوو براکەی لەگەر چەند خزمانکی خۆیانە دەور و پشتیان کە ئەوە ئەحمەد حەسەن بەکر نەیزانیوە مفاجئەیە بۆ ئەحمەد حەسەن بەکر باش هاتنە سەر باشە پەیوەندی ئێوە چیلی هەلوەکو ئێوە مەکتەبی سیاسی لەگەڵ بەرەو باشیش و خراپ پەیوەندی ئێمە زۆر ئەتیادی ماوە ئەو ئیتسالێکە لەگەر حکوومەتمانە بوو تۆختر بوو بەڵام لە ژێرەوەش مثلەن کاکتەها بۆ لای ڕێیس جەمهور کاک فەوزیان کردە وەزیر کاکتەها لەگەڵ ئێوە بووە نەبوو تا محەدین بوو
دوای ئێمە هەموو شەو یەکترمان نەدیت کاکتات داوای کرد کاک برایم داوتی دەکرد ئێستا من لەو ڕسمانە لە نەورۆزێ دووسێ ڕسمی تێدا هەموو باشەکان لە نەورۆزەکە حاضر بوون نەورۆزی ئەو ساڵی کە نەورۆزمان کرد 69 وابزانم هەموو قادەی حیزبی باعث تێدا بوو نەورۆزەکە حڕ بوو تەلەڤیزیۆن ڕەسەن دەیدا بەبێ سەنسۆر و بەبێ مراقبە هەموو قادەی حیزبی باعث لە نەورۆزەکە بوو وەزعمان باش بوو بەڵام لە ژێرەوە لەگەر مارە مەلا مستەفاش مفاوەزە و گفتوگویان هەبوو ئێوە ئاگاتان لەوە نییە ئێمە دەمانزانی کاک فواد عارف زۆر دۆستی ئێمە بوو مەلا مستەفاش خۆشی دەویست ناو بەناو قسەی بۆ ئێمە دەکرد ئەو بابا عەلی و کۆمەڵک ڕەشید عاریفوان هەوڵیان باش ئەوانە هەوڵیان نادا کە ئێوە زۆر شەڕ نەمێنێەوە زۆر هەوڵیانەدا دووسێ جار کۆبوونەوەش کرا ئەوە کرا سەری نەگەر هەتاوەکوونێ ئاخیری کاک برایم نەخۆش کەوت چووە لەندەن وا بزانم هەفتەی پێش بەیانی ئازار دووشەممە بوو مفاوەزە لە بینی جنابی مەلا مستەفا و باسیەکان تێکچوو من بەرقێکم بۆ مامۆستا برایم لێدا بۆ لەندەن ئەڵێم ئاهەنگەکەی ماڵی خاڵم و ماڵی مامم تێکچوو ماڵی خاڵم یانی کاک عەلی ماڵی مەلا مستەفا ماڵی مامێشم ئێمە دەوانگۆ سۆڤێت تیگەشتی شوێیەکە بۆ ڕۆژی پێنجشەممە مفاوەزە دەستی پێکردو بەیانی ئازار باشە سۆڤێتەکان دەوریان هەبوو لە زۆر دەوریان ڕێکەوتن نامی ئازار زۆر دەوریان بوو جەنابی بارزانی لە بە کاک ئاخر سەدام کە چوو هەموو قیادەی قوتری لەگەر خۆی برد بۆ لای مەلا مستەفا کاک فواد دەرێ لە خەلیفانەوە سەدام وەستا وتی عەمو فواد لەگەر من سوار بوو فواد عارف فواد عارف دەڵێ لە کتێبەکەی خۆشی نووسیتی وتی من لەگەر سەدام سوار بووم وتی لە خەلیفان دەرچووم ئێمە ڕەتەن تقریبا 15 سیارە وتم ئەبوو عودەی دەعوا هەموو سیارە و هەموو خەڵقە وتی پێوتم عەمو فواد ئەگەر نانین و لەگەر من ئیمزای نەکەن هەدۆ لە سەرسەریە هەدۆ لە سەرسەری جەماعەتی قیادەی قوتری هەدۆ لە سەرسەریەی سەوندی ئایم ضدی یم عەفلق و یم فلان و فلان و فلان فلان لازم كلهم يوقعوا ئەڵێ چووین ئێمە دابەزین منیان بردە ژوورێکی مؤسسەس خاص ژوورێکی من و ئەوانشیان بردە ساڵەیەکی تر ئەڵێ نیو ساسێ جارێکی پێچوو کاک ئیدریس هات وتی مام فواد باوکم ئەڵێ با بێ بۆ لە ئەڵێ چوومە لای مەلا مستەفا وەڵی لەم وایە دوێنێ بە قوڕان ئەڵێ چوومە لای مەلا مستەفا عاجز بوو ماندوو بوو وتم جنابی مەلا مستەفا بۆ ماندوو وتی لە سپەینەوە من بیر لەوە دەکەم بۆ چ بکەین ڕێککەوین ڕێک نەکەوین ئەوانە ڕاز دەکەن ڕاز ناکەن وتی ساش لە تۆ دەپرسم کاک فواد تۆ لە بەغدای و باشەکانە ناسی و شوێی دەناسی و ڕووسەکان ئاگا لێیە و ڕێیت چییە؟ وتی وەڵا پێم وتم جەنابی مەلا مستەفا هەموو سەرەداوەکان نای تۆن ئیمکانیەتی پێشمەرگە و ئەرزاق و چەچیان و قووەتیان و معنەویاتیان و علاقەی خۆت لەگەر دۆلی عەرەبی و لەگەر ئوردون زۆر علاقەیان باش بوو بەنهێنی جەنابی مەلا مستەفا زۆر دوای بۆ دەجێمەوە لەبەر بۆ سەرەداوەکان نای جەنابتە تۆ پێ باشە ئێمە منیش موافق ئەڵێ کاک فواد چی بکەم ئەم خەیمە هی ئەمریکیەکانە ئەو خەیمەش هی ڕووسەکان پریماکۆف هاتووە لەوێ دانیشتووە سەرپەرشتی ئەوە دەکات مفاوزەکە کەی سەر ئەکەوێ خەبەر بداتە مۆسکۆ ئەمریکیەکانش لەوێ دانیشتوونە انتیزارەکە کەی مفاوزەکە تێکچێ من مەقالێکم نووسی لەسەرەوە کە ڕووسەکان و ئەمریکیەکان زەختێکی زۆریان لە مەلا مستەفا کرد کە لەگەر بەعزەکان ڕێک کرد تێگەشتی طبعا ڕێککەوتن و وەفد چووە بەغدایە و احتیفالات کرا و ئەو شتانێک کرانەوە لە کتێبەکەی کاک مەسعود نووسرا باشە ئەوەی کە ئەی لەلایەن تۆ بۆ نمونە تۆ کە ئەو کاتە لەگە باڵی مەکتەبی سیاسی مەسئولی بەغدابووی ئەو ڕێکەوتنەوەمەیە چۆن هەڵەسەنجێنی جەنابەت وەکو شتێکی مێژووی چۆن چاوی لێ ئێمە سێنزەی مانگ شەوی سێنزەی مانگ کۆبوونەوە مانکرد مەکتەبی سیاسی لەمان مامۆستابرێ بالئیجماع هەموومان ڕێیمان لەوە بوو کە ئەو بەیانە بەیانێکی باشە بەیانێکی باشە خەتوەیەکە هەنگاوێکی گەورەیە بۆ پێشەوە بۆ وەزعی کورد بەڵام
جێ گومانە چونکە ئەو ڕێککەوتنە لە بینی دوو تەرەف کراوە متەزین نین متەساوی نین لەبەر ئەوە ئەو اتفاقە سەرناگرێت بەڵام ڕەنگە ساڵێک دو ساڵ قەرارماندا سبەینێ بچینە کەرکووک اجتماعی لجنەی مەرکەزی بکەین چوینە کەرکووک اجتماعی لجنەی مەرکەزیمان کرد برادران هەندێک لە مارێک عباس ئەفەندی بوون عباس حوسێن مەسئولی کەرکووک بوو جەماعەتیش لە مارێک کاک عەلی ئەسکەری بوون دوو ڕۆژێمە کۆبنەوەمان کرد قەرارماندا بەیانێک دەرکەین تەئیدی بەیانی ئازار بکەین بەڵام ئەو تەحەفوزەمان نووسیە لە بەیانەکەش وابزانام لە کتێبەکەی کاک مەسعودی شێ و جەمعیەتی تەڵەبی کوردی لە ئەوروپا تەبیان کردەوە وەختی خۆی بڵاویان کردەوە بەڵام مەلاحەزەکەمان ئەوە بوو کە ئەو ئومێد دەکەین دەوام بکات چونکە ئەو ئیتیفاقیە لە بینی دوو تەرەف کراوە متوازی نین لەگەر یەک فرتوفێر و ڕەنگە درۆ شتی وای تێدا بوو ڕەنگە ساڵێک دو ساڵ دەوام بکە ئێمە بەڵام پشتیوانیتان لێ کرد بەیانی ڕسمیمان دەرکرد بەڵام دژ بوو مامۆستا باسیەوەکەن کە عەبدوڕەحمان زەبیحی و ئەوانە دژ بوون ڕاست کاک لە بۆ بەیانەکە کەس دژ نەبوو کەس دژ نەبوو چونکە خۆ بەیانەکە معناوی نەبوو ئێمە لەگەر مەڵام مەسا بووینەوە بەڵێ ئەزانم بەیانەکە وەکو حەدەسێکی کوردی حەدەسێکی بەڵام باز لەواکەن کە باش بوو لەگەڵ بەیانەکەشان نەبوون شتیوا هەیە هەموو لەگەڵ بوو دەڵێ لجنەی مەرکەزی تێکرا قەراریدا پشتگیری بەیانەکە بکە بەڵام تەحەفوزمان لەسەری ئەوەیە کە ئەو بەیانە لە بینی دوو تەرەفی متەوازین نەبووە ڕەنگە سیقە نەبێ ڕەنگە ڕازگۆیی نەبێ ڕەنگە شتەکە تەطبیق نەکرێ و دووبارە ئەوە بێتەوە لەبەر ئەوە ئێمە احتفاظمان کرد بە تەنزیماتی خۆمان ئیشی خۆمان باش بەردەوام بووین بەردەوام بوون وردە ئێمە هەستمان دەکرد باسیەکان تەراجوعیان دەکرد لەگەر ئێمە مەلا مستەفاش بەڕەحمەتیبی تەرکیزی لەسەرەوە دەکرد لە پێشەوە دووشتی زەق یەکمیان جەریدەی نورداخن دووەمینیان تامیحێدین دەرکەن لە مەسئولیەت خەڵقەکەی تریژ مەسەلەن چەکمان لێ بستێنەوە سیارمان یعنی کەواتە لە بینی بڵێن حکوومەتی عراقی و مەلا مستەفایە باسی ئێوە کرابوو بەڵێ یعنی عەبدوڵڵا سەلوم بە سەراحەت وەزیری ئیعلام بوو وتی حەبیب و مەحموود ئیسرا هاتوونە ئیسرارەکەن ئەڵێن بە ناوی مەلا مستەفا چوونەتە لای بەڵام قەناعەتی ئێمە ئەوە بوو کە حەبیب وان زۆر ئیلحاحیان دەکرد کە زەخل لە ئێمە بکرێت بەوەی ئێمە بتوێنەوە لە دوای شتێکی بۆ بازەکە جا بۆ ئێستا مۆمازان ئاخر بۆبی بگەمێ بگەمێ ئێمە ماینەوە کاک فواد و ڕشید عاریف و فلان و زۆر ئیلحاحیان کرد و بابە عەلی هاتە مارێ کاک برایم و نازانم چی ئاخیری ڕووسەکان دیارە بە مارە مەڵام مستەفایان وتووە دەبێت لەگەر جەماعەتی مەکتەبی سیاسی ڕێککەوت مەڵام مستەفاش من بەلای من مەڵام مستەفا حەزی لە شەڕ نەبوو من مەسەلەن من نارم قسم بە مەڵام مستەفا نەوتووە بەڵام شتی ناشیرن نا من شتی ناشیرن بە شەیتانیش نارم تێگەشتی بەڵام من زۆدی مەلا مستەفا بووم تەنزیماتم دەکرد کردە تەنزیمات باسی ئەوە دەکەم خۆمەتی مەلا مستەفام نەکردووە هەروتمە ئەوانە غەڵەتن و ئەوانە مەسە منیان حەبس کرد منیان حەبس کرد بە کەفالەتی ئەسمەت شەریف باش ڕام کرد چوومە وەزارێکی دیکەوەم کرد دوایە پاشەوە چوومە مەلا مستەفا نەجنێوی پێدامون و حەبسی کردم و نەمنی کوشت بەخۆ نییە منی ئەوە بەنسبەت خۆم دلیلێکە کە ئەو برادرانە هەوڵیان دەدا و سۆڤێتیش هەوڵی دەدا مەلا مستەفا بەڕەحمەتی بی تەکلیفی لە فاخر کردووە دەبی بچیتە فاخر مێرگەسووری بچیتە بەغدا برای مەحمەد و جەماعەت ببینی بۆ ئەوەی ئێمە ئەو بەزمڕەزمە کۆتایی پێبێ و ئێمە ئاش دەبینەوە پێکەوەی شتێک کە فاخر هات من و کاک عولەما سەعات 11 بوو لە مارە کاک برایم بوون فاخر هات پیاوێکی گەنج جەمەدانێ و جلی کوردی لەبەر بوو دوو کەسی لەگەر بوو بە بێت چەک و سلااوشتووە هاتو ژووری هیچ کامێکمان فاخرمان نەدیوە نایناسی کاک برایم لە دوورەوتی کاک فاخر وتی بەڵێ دانیشتن و هەندێک قسە و گفتوگۆ ئەولاوە بە مستەحەتی مەلا مستەفا چۆنەوە ئەولاو لە بۆ شەوێ ئێمە کۆبووین کاک فاخر لە مار کاک برایمنانی خواردنی وڕۆ چۆ وتێلێ وتی سبەینە ئێوارە دانیش ئێمە شەوێ کۆبنەوەمان کرد مەکتەبی سیاسی
كاك برايم بو، مام جلال بو، كاك عمر بو، كاك علماء بو، كاك حزبي بو، سيد عزيز هات بو، همو مام بو. يعني هموتان دامي مكتب بالرياضي شيتان بالرياض ما عندها إيما قراري نهائي بدين لغير ملا مصطفى عشت بينه بلام عشت بونوي بدائي بتعيين كردني كادر كان من لناو حزبك ملا مصطفى مسؤولية بدنا برادران ببي توانا هموتان لسر ريق كاز نبو مثلا كاز نبو موافق نبي حتى كاغل ما موافق دانش بو دوايا كاغل ما بو عضو اللجنة لغير من بوت بعض مسائل تر إيوارا كاك فاخر هاتو كاك فاخر هاتو باش تاكو تشونيو تشا خوارنوا تماشاجي كاك عليك كاك عليه البيدك كاك عليه سيروز حتى بيأتي وابو كاك عليه زور با وربو زور يجمل مصطفى خوش ديس علي عسكري كاك عليها زور تصحيح بو ملا مصطفى ده طبعا ملا مصطفى كما عاش بينو برديا بعدين يعني بو حراسته خوي المنطقة كاك فاخر وتمام الصابرين يقرر ذاته جاء أول مزور مهمة أو نقطة وتمام الصابرين يقرر ذاته ليك لما لا مصطفى زياتر وورنجا كوركانشي أواني تكسيان بيان خوجنا إيوه بينه ولا ملا مصطفى بو يرجعت ليك أو عندي إمكان هي تساهل بكن هتا وكنا دقنيك أو وقت مش تكوتايد كاك برايم وتي كاك فاخر إما الشرمان نيوستو والشرمان ناوي إما قسمان كردوا بو مصلحة ملتي كل أجر ملا مصطفى أجر مصلحتك ببي عقليتي إما تبينه في جمرك رجالا أجر وجنا بملا مصطفى بو خوي شو كاري خوي بكو يمجلي شو كاري فاخر وتي ما مصطفى كوتاي بيبين قسمان كردوا تسبكنوا تسنكنوا أو بلام آخرك وتي كاك فاخر وتي إمام مصطفى من تسبب ملا مصطفى بلم وتي بيبري إما موافقين بلام أم موافقة دبي مؤتمر يا كونفرنسي تي حزبي بيدا چونك إما حزبي إيوه بناي بارتي ديمقراطي كردستان سوري جيراني كردستان يعني ناوكي إيوه أو كمان غوري بو بالا إما قرار من دا كونفرنسي كما بس لا شوية كونفرنسي كمان بس 24 مانجي يانزي حفته بالا لشارع فلسطين كونفرنسي كمان بس صوتو بينج كاس آماده بون همو دنيا نابوي كا يمكن جلبي بالا شو إما مكتبي سياسي بالإجماع موافق بين لسراوي أو بكين ولا نا كونفرنس كهمو مان إيش بو أو بكين ككونفرنس كهمو يان راضي بن بالا سبينا زوجينا قاعي كونفرنس لا بارجا كمان لشارع فلسطين بالا دانشتون كاك برايم قصي كير باسي كاك فاخري بوكردن باسي ملا مصطفى بوكردن باسي شرنا خوي بوكردن كتزري ما كردوا احساب كان دوا دوست كان من يم السوفيت دوست ما بنو وقتي بالا چونکە دوو عزوی باریزیان هەبوو ئاراسلی و زاکرۆز شتێکی وای نابوو ئەوانە دائما هاتووی ئێمەیان دەکەن لە بەغدا کەواتە نەتیجەکەی چی نەتیجەکە ئەوە بۆ ئێمە قەرارماندا لە ناو کۆنفرەنس 105 کەس بوون 93 کەس لە بیرمە 93 کەس موافق بوون لەسەر یەکگرتنەوە حەلی حیزبەکە و چوونەوە لەگەڵ مەلا مستەفا ئیش بکەین هەتاوەکو ساڵێک مؤتەمەر دەبەسترێ ئەو وەختی مؤتەمەری ئەو حیزبە ئێمە دەبووکو ئەندام لەوێ ئیشمان کردی مەسەلەن من بووم بە ئەندامی فەرعی بەغدا لەگەڵ ساڵە یوسفی کاک عەلی عەسکەری بوو بە ئەندامی مەکتەبی عەسکەری کاک عومەر دەبابە بوو وەکیلی وەزیری عەدل کاک برایم کەواتە بە شێوەیەک لە شێوەکانی ئەوش پۆست و بەڵێ خۆتان وەرگرتەوە لە ناو من ئەندام من لە ئەندامە کارەکانی لەقی بەغدا بووم لەگەڵ کاک ساڵە یوسفی ئەجا لەو 105 کەسە 93 کەس موافق بوون 11 کەس زائداً مام جەلال دژ بوو مام جەلالیش دژ بوو کە مام جەلال دژ بوو من هەڵسام قسە بکرد وتم مامۆستا برایم من زۆر لام غەریبە ئێمە برادەران شەو هەمومان ڕێئیماندا بالئیجماع کە لەگەر ئەو مەسەلە بێت ئێستا هەندێک برادر ڕێی دەدا بۆ ئەوەی لە تاریخا تەسجیل کا موافق بوو یا موافق نەبووە من بەلای من ئەم شتێکی خراپ و مەسلحەتی حیزبی تێدا نیە کاک عومەر وتی کەمال دانیشتە تۆ
درێژە مەدەمەوە جا کاک عومەر منی وەکو منداڵ یعنی ئەوەندە ڕێک بووین وەکو مناڵێکی بچووکی خۆی تەعاملی لەگەر مەری وتی درێژەی مەدێت و دانیشە با بزانین برادران نەوشیروانمان قسەی کرد بەکر حوسێن قسەی کرد سەربەست قسەی کرد جەمالێکمان هەبوو جەمال چیان پێدەبوو لە سلەیمانی زۆر تونند و تیژ بوو جعفەر هەستا قسەی کرد جعفەر عەبدولواحید ئەویش دژ بوو جەمال ئاغا جەمال حەکیم لەوێ بوو نا ئەو تەئیدی دەکرد وتی کاکە تۆ خەڵکی کۆی جعفەر وتی بەڵێ ئاغا ئەمە خەڵکیم وتی خەڵکی کۆیەشیش و معارضیشی خەڵقەکە هەمووی پێکەنی کاک عەلی شەرسا وتی وەڵای ئێمە شەڕێکی زۆرمان کرد لەگەر جەنابی مەڵام مستەفا نەگەیشتی نەتیجە و ئێستاش حەلێکی دیکە هەیە کە بتوانین لە مەرحلەیەکی دیکە خەتێکی دیکە بدۆزینەوە بۆ ئیشکردن بۆ ئێمە تووشی ئەوە نەبێ و کۆنفرەنسەکە کۆتایی هاتوو قەرارماندا قەراراتی کۆنفرەنسەکە بنێرین بۆ مەڵام زۆر باشە مامۆستا جا ئێمە لاڵقەی داهاتوودا باسیەوە کەین بەڵام یەک پرسیارم هەیە کە بە ئایا جوابم بیتەوە ئێوە لە ناو خۆتانە دوای کۆنفرانس و ئەوانە هەستانە کرد ئەمە لە بەرژەوەندی کووردە کە ڕێکەوتونەتەوە هەستان بەوا کرد کە ئێوە دۆڕانوتانە بەرامبەر بڵین باڵەکەی مەلا مستەفا هەستان بە چیە کرد؟ ئێمە لەسەر بیر و باوڕ و خۆمان مابووین بەڵێ ڕێگای خۆمان پێڕاست بوو بەڵام قەناعەتمان هات لەم مەرحەلە بە پێی ظروفی داخلی ظروفی خارجی و ئیمکانیاتی خۆمان و ئیمکانیاتی ئەولای وەڕێی حکوومەتی بەعز پاشەکشە لەگەری ئێمە هەموو ئەو ئەسبابانە وا دەکا ئەو ڕێڕەوەی کە ئێستا ئێمە دەمانەوێ ڕێڕەوەکە تاریکە زۆر باش لەبەر ئەوە پێویستی بەوە هەبوو کە ئێمە بچینە لای مەڵام مستەفا بتوانین جارێکی دیکە بە شێوەیەکی نەرمتر واقعانەتر گەشتر لەگەر مەڵام مستەفا لەگەر برادرانی مەکتەبی سیاسی لەگەر ئەوانی دی قسە بکەین دەست پێ بۆ ئەوەی بتوانین ڕێبازەکە تۆزێکی تر ڕووناکتر بکەین زۆر باشە مامۆستا ئێمە لە ئاڵقەی داهاتوودا باسی کۆمەڵێک بابەتی گرنگی تری مێشوویەکەین ئەوە ماوە چوومە لای مەڵام مستەفا بەڵێ جا باسی ئەوە ناکەین بەڵام لە ئاڵقەی داهاتوودا بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتای ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسوێنین مەلا مستەفا چۆن لە پەیامەکەی ئێوەی ڕوانی و جوابی چی بڕیارێک و تەعاونێکی نهێنیمان نەمابوو لەگەر حیزبی بەعز مەلا ماتۆڕ و شێخستار و عەزیز ئەقراوی و کۆمەڵی خەڵکی لەو بابەتە ئەمانە بۆ پەیوەندیان لەگەڵ حکوومەتان نەپسڕا شێخستار جاسوس کاک عەباس وتی شێخستار پەیوەندی هەیە لەگەر نووری خەیات مدیری ئەمنی کەرکووک بۆچی مام جەلال چوە لوبنان و سووریەوەوانە و بۆ لە کوردستان نەمایەوە دەیگۆ لە مەکتەبی سیاسی کە قسەمان کرد دیگو مام جەلال تۆ حیزب لە ناو حیزب دروست کرد هەر باش کرا کاغذێ بنووسین بۆ سەدام حوسێن بڵێن ئێمە دۆستی دێرین بووین